لە وەزارەتی پەروەردە قراری داواکەوە لە 10/1/2021 بە هەر شێوەیەک بیت دەست بە پرۆسەی خوێندن بکات لە ناو هۆڵی قوتابخانەکان بەنسبەت پۆلی 12 ئامادەی پرۆسەی دەستپێکردنی خوێندنەکە 100% دەبێت و بۆ قۆناغەکانی دیکە هەوڵ دەدرێت بە میکانزمێکی تر بێت ئەگەر بارودۆخی تەندروستی سەخت بوو. بەنسبەت تەواوکردنی مەنهەجەکەش هەردوو لامان هاوڕا بوون لەسەر ئەوەی کە پێویستە هەموو هەوڵێک بدرێتن بۆ ئەوەی مەنهەج تەواو بکرێتن ئەو ساڵ. بەنسبەت تاقیکردنەوەکانی تەمهیدی پۆلی 12 ئامادەی وەکو لای جەنابیشتان معلومە کە ساڵانە تاقیکردنەوەکانی تەمهیدی دانیشتوانی گوند و دێهات و ناحیە و قەزاکان دەبووە بهێن لە سەنتەری پارێزگاکان تاقیکردنەوەکانیان بکەن، ئەوەی کە دوێنێ بە سوپاسەوە ئیقرار کرا کە قوتابیان دەتوانن لە هەر یەکیان لە قەزاکانی خۆیان تاقیکردنەوەکە بکەن. لە قوتابخانە تایبەتەکان لە لۆکاڵ و لە پەیمانگاکان کرێی خوێندن لە 120 کەم دەکرێتەوە و لە قوتابخانەکانی ئینتەرناشناڵ بەو پێی کە مەسرفیان زیاترە لەبەر کۆمەڵێک هۆکار کە لە کۆبوونەوەدا قسەی لەسەر کرا کرێی خوێندنیان 100% کەم دەکرێتەوە. مەبدەئیان وا بڕیاردراوە لە 7/1/2020 لە 2021 کۆبوونەوە بکەینەوە لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. لەو کۆبوونەوەیە ئەگەر تەقیمی سەحی ڕێگەیدا ئەو پلانانەی خۆمان ئێمە ئەیخینە ڕوەگەر تەقیمی سەحی ڕێگەیدا ئەو کاتە دەتوانین باز لەوە بکەین کە لە کۆبوونەوەکە باز لەوەکرێت چی بڕیارە درێ و دەوام بۆ شێوازێک و بۆ چ قۆناغێک دەست پێکاتەوە. وەگەریش تەقیمی سەحی ئەمە تەشید لێ یەکەمەوە واتە ئەوەی کە ئێمە یەکەین مسۆدەیەکە بۆ دانانی پلانێکی تۆکمە بە هەماهەنگی و استیشارەکردن لەگەڵ هەموو لایەنەمانیەکان. ئەگەر تەقیمی سەحیش ڕێگەی نەدا ئەوە بە دڵنیاییەوە لە کاتی خۆی لەو کاتانێکی ئێمە لە ڕژنووسی پلانەکەمانە ئاماژەمان پێکردو دەوام دەست پێ ناکاتەوە دەبێت ئێمە بەرنامەیەکی نوێ سەر لە نوێ دابڕێژینەوە ساڵنامەی خوێندن سەر لە نوێ دەستکاری بکەینەوە.